ئەمانە ئەو گەنجانن کە سەردەمانێک بە دوای کاردا دەگەڕان و دوای ماندووبوونێکی زۆر بێ ئەوەی کارێکی شیاویان دەست بکەوێت دەگەڕانەوە ماڵەوە. ئێستا خاوەنی کاری تایبەت بە خۆیانن، دەیانەوێت بیرۆکەی ئەزموونی کارەکەیان بگێنن بەو گەنجانەی کە لە هەمان دۆخی پێشووی خۆیاندان و ئێستا چاوەڕوانی دەستی حکومەتن تا لە کەرتی گشتیدا کاریان پێ بدات. ئەمان دەڵێن متمانەتان بە خۆتان هەبێت، تێپەڕاندنی ئاسەنگەکان کارێکی قورس نابێت. زۆر یارمەتی دەرەبێ بۆ ئێمە چکە چەند کەسانێکی بە ئەزمون لێرە ئامۆژگاریمانەکەن ئەو هەڵانی کە ئەوان کردویانە ئێمە نەیکەینەوە و چەند کەسانێکی پسپۆڕ کە لە وەکو بەشدار بوو بەشداریان کردووە مناقەشە ئەکەین لەسەر مێزەکان هەرچ کەسە و مناقەشە و فکرەی خۆیانە گۆڕنەوە بۆیە زۆر سوودێ بێ بۆ ئێمە. بە دەستی دێگەنجان خۆیان دەستنیشان کراون لە دیدارەکانی ڕابردوودا کە خۆیان ئەو کێشە و گرفتانیان دەستنیشان کردووە ئەمڕۆ بە شێوەیەکی تایبەت گفتوگۆی دەکەن و چارەسەری گونجاو و واقعی و کە لەگەڵ واقعی ئەمڕۆی هەرێمی کوردستانە بگونجێ بۆی بدۆزنەوە. ئەم گەنجانە لە شارەکانی سلێمانی و هەڵەبجە و هەولێر و دووهۆکەوە بەشداریان کردووە. دەیانەوێت چارەسەری ئاسەنگەکانی بەردەم دۆزینەوەی هەلی کاریان دەست بکەوێت و لە داهاتوودا بە شارەزایەکی زۆرەوە ڕوبەڕووی ئاسەنگەکان ببنەوە. لەم دیدارەشدا هەرێکە لە کۆنسوڵێتەکانی فەڕەنسا و ئەڵمانیا پشتیوانیان کردوون. ئەمە دووەم جارە بەشدار دەبین لە کۆبوونەوەیە کە لەلایەن ئەنجومەنی گەنجانەوە ڕێک دەخرێت. ئەوەی بەلای ئێمەوە گرنگە ئەم دەستپێشخەریە لەلایەن گەنجەکانەوە هاتووە بۆ ئەوەی دەرفەت هەبێت بۆ گەنجەکان ئاڵوگۆڕی بیرروڕاکان بکەن. بەلامانەوە گرنگە گەنجەکان پێشنیار بدەن بە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان. خۆشحاڵم لە بەشداری کۆبوونەوەی گەنجان لە سلێمانی. بۆ فەڕەنساش زۆر گرنگە کە گەنجانی هەرێمی کوردستان بەشدارێکی کاران لە بڕیارەکاندا. ئێمە وەک فەڕەنسا و ئەڵمانیا بەشدارین، ئەوەش دەرخەری ئەو ڕاستیەیە کە ئێمە پێکەوە پشتیوانی لە بەهاکان دەکەین کە فەڕەنسا و ئەڵمانیا پێکەوە گرێ دەدان. ئەوەش بەهاکانی دیموکراسی و بەشداربوونە لە پشتیوانی گەنجان. دیدارەکە لەلایەن ڕێکخراوی ئەنجومەنی گەنجانی کوردستانەوە ڕێکخرابوو. ئامانجیانەوەیە لە شارەکانی کوردستاندا گرنگی بە توانەکانی گەنجان بدەن و زەمینەیەکی لەبار بڕەخسێنن بۆ دامەزراندنی بزنسی بچووک و مامناوەند بۆ گەنجانی هەرێمی کوردستان و گەنجان بە شێوەیەک فێر بکرێن پشت بە توانەکانی خۆیان ببەستن لە دۆزینەوەی هەلی کاردا و چیتر پشت بە دامەزراندن نەبەستن لە کەرتی حکومیدا. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.